شرك چییە برا بەڕێزەکانم؟ هاوبەشدانانن یعنی واتە وشەی شرك لە زمانی عەرەبیدا اسم لشيء الذي يكون بين أكثر من واحد ناوێکە بەکار دێت بۆ شتێک کە زیاتر بێت لە یەک خودای گەورە یەکە بە تاقی تەنها دەبێ بیپەرستی بەڵام هەر کاتێ تۆ نوێژت کرد و بۆ ئەڵڵاکەت ئەوە تۆ موحەدی بەڵام هەر کاتێک لە ناو مزگەوتە دانیشتوویتە نوێژەکەی دوای ئەوە ئەتەوێ هەڵبسیت کە دەست ئەنەیتە زەوی و ئەتەوێ هەڵسی بێتاقەتی ناوی جگە لە ئەڵڵا ئەهێنی ئەوە ئەو کاتە بزانە تۆ شرکت کردووە فریای خۆتکەوە. کاک ئەحمەد شێخ هاوارە یا ڕەسوول الله ناوی ئەڵڵاکەتی لەسەر بێنە برا بەڕێزەکانم لەبەرەوەی بۆی نەبیتە کەسێکی مشرک تۆ لە غەیری ئەڵڵاه داوای مافێکەکەی کە ئەو مافە مافی ئەڵڵاکەتە کەواتە تۆ هاوبەشت بۆ ئەڵڵاکەت قەرار داوە بۆ داوا لەو ناکەی بۆ داوا لە کەسێک غەیری ئەڵڵا دەکەی با پێغەمبەرەکان بێ سەڵات و سەلامی خودایان لێ بێ با پیاوچاکان بێ با ئەولیاکانی خوا بێ ڕەحمەتی خودایان لێ بێ با فریشتەکان بێ با هەرچی یا و چی بێت نابێت تۆ داوای لێ بکەی لەبەرەوەی برا بەڕێزەکانم لە شەرعدا واتە الشرك صرف حق من حقوق الله لغيره ئەنجامدانی مافێک لە مافەکانی خوای گەورە بۆ غەیری ئەڵڵا خوای گەورەیە منداڵمان پێ دەبەخشێ بەڵام کەسانێک بەتایبەت لە ئافرەتان دەڕۆن بەملا وەولادا دوعا دەکەن یاخود بە دەور قەبرێکا دەسوڕێنەوە پێی دەڵێ هاتم بە گوڕ بۆ کوڕ کەواتە ئەوەی کەوا کوڕ دەبەخشێ مافی ئەڵڵایە مافی ئەڵڵاه چۆن سەرفەکەی بۆ غەیری ئەڵڵا کات ئەوە ئەو کاتە بزانە ئەگەر تەوبەی لەسەر نەکەی دڵنیا بەرەوە بەهەشتی بەرین بە چاو نابینی